اما پرسا دوباره شاندنوه نفت هرما کردستان کو ایرو جوینا کاسی عالی بو و پرسل بغداد هبو زیاتر گوتو پیش بکن به پسپور بوار انرژی رزدار محمد امین هورامی. رزدار محمد تو خیر هاتی سپاس با آماده بونا و زحمت کشا پشتی سالکو دو هیوا ایدی جوینا کا مازم برفره لبغداد تکرن افرو هاتیه لدار خستن هون چاوا دبینن به حولا داوی پشتی سالک و دو حیوان بود دوباره هنارتناوه و نفت هرما کردستان برای هبوریه. بله دیاره هناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێی بەندەری جەیهانەوە کاریگەری باشی ئەبێ لە ڕووی ئابووریەوە چ بۆ عێراق چ بۆ هەرێمی کوردستان و هەروەها لەسەر پێگەی وڵات و هەرێمی کوردستان لە نەخشەی ئابووری جیهان لەو ڕوەوە هەروەها لە ڕووی وەبەرهێنانەوە وەکو خۆتان ئەزانن نەوت لە عێراقیش و لای ئێمەش وەکو کانزایەکی سەرەکیە ئەو سلعە سەرەکیەیە کە ئابووری وڵات و میزانی وڵات پشتی بەوەوە بەستووە دیارە لەبەر هەندێک هۆکار ئەوە بەرەو 15 مانگەچین ئەو نەوتەی هەرێمی کوردستان کە نزیکەی 450,000 بەرمیل نەوتە ڕۆژانە ڕاگیراوە ئەمە زیانێکی گەورەی هێکجار گەورەی بە میزانی وڵات گەیاندووە بەڵام دیارە هەندێک ئەجندا هەیە بێباکن لەوەی کە ئەو شتە ئەو زەرەرە گەورەیە کە خۆی لە ئێستا نزیکەی 13 بۆ 14 ملیارد دۆلارەدا لەوە بەڵام کێشەکانیان گوایە ئێستا لەسەرەوە وەستاوە کە کۆمپانیاکان دەیانەوێت مافەکانی خۆیان مەزمون بکەن و هەروەها ئەو حەسەیەی خۆیان کە لە گرێبەستەکانە دیاری کراوە ئامادەشن کە مفاوەزاتی لەسەر بکەن کاتێ ئامادەی خۆی نیشان دەدا هەموو ئالایەک ئامادەبوونی خۆی نیشان دەدا بۆ هەناردەکردنی نات لەوان کۆمپانیەکانیشە پێتان وایە دوای ئەوەی جارێکی دیکە لەسەر مێزی گفتوگو دانیشتون ئەمڕۆ بە ئاسانی بگەنە ڕێکەوتنێک ئەو خاڵانەی کە ناکوکیان لەسرە یەکلا بکرێنەوە بەتەکید ئەو دانیشتنەی ئەوڕۆ دانیشتێکی ئیجابیە گفتوگۆ کراوە دیارە لێ نزیکبوونەوەیەک هەیە طبعا مەرج نییە ئەمڕۆ یعنی هەموو نەتیجەکان دەربچن بەتەکید احتیمالە زیاراتی تری بەدواوە بێ بەڵام خۆی ئەگەر هەر لە مانگی یەکەمەوە ڕێک بکەوتنایە ئەو زیانە گەورەیە ئەبوو و تەڵەبی کۆمپانیەکانیش ڕوبعێکی ئەوە نییە کە ئەو زیانە گەیشتووە و بابەتی ئەوەی کە بەراوردکردن لەگەڵ نرخی نەوت لە هەرێمی کوردستان و نرخی نەوت لە بەشەکانی تری عێراق خەرجی دەرهێنان و بەرهەمهێنەمە بەس بەڵێ ئەمە لە ڕاستیدا یعنی عەدالەت نییە لەم ڕوەوە چونکە هەرێمی کوردستان وەبەرهێنانی کردووە لە بواری نەوت و غاز لە سفرەوە دەستی پێ کردووە بەڵام ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووی عێراق لە ساڵانی 1920 و بەتایبەتیش لە سیەکان و چلەکان و پەنجەکانە شەریکات عینەن وەکو چۆن ئێستا لە هەرێمی کوردستان کردوێتی لەوێش هەروە کراوە مشارەکەی ئینتاج بووە یعنی بەرهەمی نەوت چەند بووە زۆرینەی بۆ کۆمپانیاکان چووە هەتا وەختێک عێراق بووە بە جمهوری و هەر نەیتوانیوە بە تەواوەتی بڵێن تەئمینی نەوت بکە هەتا ساڵی 1970 بە یارمەتی اتحادی سۆڤێتی وڵاتانی بلۆکی اشتراکی وەکو تەحەدایەک بۆ شەریکە غەربیەکان تەئمیمی نەوت کرا ئەنجا کەوت ئیدارەدانی کەوتەوە دەست یعنی دوای نزیکەی 50 ساڵ یەڵە ئیدارەدانی ناوت کەوتۆتە دەست حکوومەتی عێراق و دیسان دوای شەڕ و شۆڕەکانی سەدام کە وەچوونی بۆ کوێت دیسان چۆن ئێستا تەجمیدی نەوت کراوە لە هەرێمی کوردستانە تەجمیدی نەوت کرا لەلایەن کۆمەلگای نێودەوڵەتیەوە و عێراق تووشی ئەو داڕمانە گەورەیە بوو لە ساڵانی نەوەتەکانە و بەردەوامیشی هەبوو بۆ 2000ەکان و هەتا ڕووخانی ڕژێمیش وەکو زانیمان چۆن ئابووری عێراق داتەپی لەبەر ئەوەی کە هەناردەی نەوت وەستا بەڵام لە ساڵانی بەرنامەی نەوت بەرامبەر بە خۆراک هەندێک هەناردەکرا ئەویش بۆ کاروباری خۆراک و دەوا و هەندێک شتی ئەو کۆمپانیانە کاک محەممەد وەک باست کرد کە لە عێراق نەوت بەرهەمیان هێناوە بە ساڵانە
ئێستا حکوومەت پیشگیریە ئەو کۆمپانیانەکە بەشێکی زۆری خودی حکوومەتن بولانی خەرجی ئەگەر باسی بکەین خەرجی دەرهێنان و گواستنەوەی نەوتەکە لەسەر ئەوان کەمتر ڕادەوەستێتن تەنها ئەمەیە وا دەکە خەرجی بەرهەمهێنان و گواستنەوەی نەوت لە عێراق کەمتر دیاری بکرێتن و لە هەمان بڕ بۆ هەرێمی کوردستان دیاری بکرێتن بزانە لە عێراق ئەمە لە دەستوریش یعنی ڕوون کراوەتەوە دیارە ئەو شەریکانش بە پشتبەستن بە دەستوری عێراقەوە بۆیە هاتوون خۆشەریکەیەک و دوانوسیان نییە یعنی کۆمەڵێک شەریکات لە جنسیاتی جیاواز قەنەعەتیان بەوە هەبووە کە دەستورێک هەیە ڕێداوە بە هەرێمی کوردستان کە ئەم وەبەرهێنانە بکە بەڵام ئەوەی کە ئێستا هاتوونەتە سەر حازر لە عێراق طبعا عێراق بخۆی صناعەت پیشەسازی نەوتی هەبووە کە بە بودجەی وڵات کراوە ئێمە پیشەسازی نەوت لە هەرێمی کوردستانە کە عمرێکی درێژی نییە نەبووە بە پارەی کۆمپانیاکان کرا ئەو پارەیەش وەکو بەرهێنان وەکو ئێستا شەریکەکان باسی ئەەکەن و تەخمیناتی پسپۆران نزیکەی 10 میلیارد دلار و بەرهێنان کراوە ئەمە پارەی شەریکەکانە بەڵام هی حکوومەتی عێراق هی حکوومەتی عێراق بووە نەوتی حەقلەکانی ڕومێلەیە و ئەوانی ترکە ئێمە دەزانین ئەوانە کاتی خۆی شەریکاتی ڕووسی و فەڕەنسی و ئەمریکی و بەرهێنانیان تیا کردووە و بە پارەی عێراق پارەی خۆیان وەرگرتۆ بەس کەس پارەی ئەم شەریکانی نەداوەتەوە لەبەرەوە ئەوانش داوای کەمترین مافی خۆیان ئەکەن بۆ ئەوەی مافەکانیان نەسووتێ بەڵێ پسپۆرە بوارێ ئەنەرژی ڕێزدار محەممەد هەورامانی گەلێک سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ جەناب ماندوو نەبن سپاس بۆ جەناب